ئەو زێرا بۆ ئەمدارە بکەیتە ناوی بەخۆی زانێت سەپیس و ترکاوە ڕاستی ئەوەندە گاوەش بکەنەوە نیعمەتەکی خواییە و نەها ئەوە حەفرە ئەوە پێش مزگەوتێک ئاوی زێراب وەک ڕووبار بە ناو جەرگەی گەڕەکەکەی خورشید تێدەپەڕێ. خۆشە زادە لۆ پێش مزگەوتێ بینی ئەو مارانە تەماشێکە هەمووی گلەی یاکەن. ئەو گەڕەکەی لە لای شارەوانی ناوی بەهارە و لە سەرزاری خەڵکیش بە گەڕەکەی کۆریان ناو دەبرێ. ئەم پیاوە کە دڵی پڕ لە گلەییە 8 ساڵە لەگەڵ دراوسێکانی و مامۆستای ئاینی گەڕەکەکەیان دەرگای بەرپرس نەماوە ڕووی تێنەکەن. لەو شتەی بکەیەوە مەسەل ئەمە زاروێ لێرە نینە مندارانە کە دێنەوە بکەونە ئێران هات کێشەی ئەو زێرا بە و کێشەی جادەکەمانەوە ڕاستی پێبم بیتە زستان وەزعی ئەو جیرانانە یعنی وەزعی زۆر زۆر ناخۆشە ڕاستی وەزیان سیاریان ناگە تۆمارێ ناگەن و ناو بازار لەخۆ ئەشای بینن لەو لای جادەکی ڕئیسی هەیە لەوێ هەمووی بە پێیان دێنەوە یعنی حیساب بکە حسابێ زمانێ قەدیم بکە کوو کابرا بەکەر و عارەبانەی دەستۆ منتیقی خۆی مەسەلۆ گوندەکان لە بە قوڕ و چرپاوێ ئێرەش ئەو هەی لێدێت ئەمان زۆر خراپە مەکتەب خاص لەبەر ئەو بوونە ئەو بوونە زۆر ناخۆشە زستانان ئاوەکە ئەوستانان ئاو دێت کەشتان هەیە هەرێوەڵا جارەکەیتن من خەریک بۆ بخنچێم لێرە بەرگۆمەوە زۆر مراجع دەکەین هەموو جارێک دەرێن دێن و کەسمان نەبینی بێت پارەی جادەماندایە پارەی هەموو تشماندایە کەسیش نایێت هەر پێمان دەڵێن دێن و نابینین هەرێکمان 300-400 پارەی جادەماندایە و کەسیش ناوێت ماڵەکەم پڕ ئاو بۆ ئەوە خانی منە هەر کومبارمان عەدم بۆ ماڵمان عەدم بۆ جادەمان نییە منداڵمان لە مەکتەبە چمەعیشەتمان نییە ئەوە ماڵی خوا لێرە هەر ناتانن پیاوەکە بچن نوێژ بنزگەف بکەن. گەڕەکی بەهار لە کۆتاییەکانی کۆمەڵگەی شاوێسە. شەقامێکی 6 مەتری دووسایت هەیە کە گەڕەکی هەولێری نوێ و کۆمەڵگەی شاوێز بەیەکەوە دەبەستێتەوە. ئەم شەقامە هاتوچۆ بۆ دانیشتوانی گەڕەکی بەهار زۆر ئاسان دەکات بەڵام ئەویش قرتاو نەکراوە و دەڵێن زستانان لەبەر قوڕولیتە زۆر جار ئۆتۆمبیل ناتوانێ بێتە ناو گەڕەکەکە. خێرخوا زاروێ بەخۆی بە خێری خۆی بندۆزەر وانە بەکاردێنن هەندێک چا دەکەن دەتوانین هاتووی بکەن بەڵام کە بووە باران ناتوان لەبەرە هەموو دەبتە قڕ. ساڵی ڕابردوو با بودجەیەکی تەرخانکراو بۆ گەڕەکی بەهار لەلایەن حکوومەت ئاوەڕۆ بۆ چەند کۆڵانێک دروستکرا و قرتاوکران بەڵام بە گوتەی شارەوانی ئەو بودجەی تەرخانکرا بوو بەشی هەموو گەڕەکەکەی نەکردبوو. ئەوەی ماوەتەوە ئێمە کەشفێشترمان بۆی کردووە هەموو کۆڵانەکانی دەگرێتەوە و شەقامەکانی دەگرێتەوە بە ئاوەڕۆ و ڕەسیف و قیرتاوکردنیش و نووسرا و بە دەرخستێتەوە بەرزکراوەتەوە بۆ بەڕێبەراتی گشتی شارەوانەکانی هەولێر بە گوژمەی 570 میلیۆن دینار. زەویەکانی گەڕەکی بەهار لە 2006 وەک قەرەبوو درابوون بە بەشێک لەو کەسانەی دانیشتووی شاوێز بوون و بەشێکیشی درابوون بە کرێچەکانی شاوێز. ئێستا نزیکەی 400 ماڵ لەم گەڕەکە دەژین. پێم سەربەز ڕوودا و هەولێر